Hey, what's up guys? Welcome to Learn and Explore. من راستیم خوشحالم که گرامالاتان لویدیویکی ندام. ام ویدیو بەشیەکەمان لە زنجیرەی ژیانی ڕۆژانە کە لەم زنجیرەدا باسی ئەو بابەتانەکەین کە پەیوەندی بە ژیانی ڕۆژانەوە هەیە و لە ڕێگەی ئەمەوە ئەتوانن فێری ئەو بن کە چۆن باسی ئەو شتانە بکەن کە لە ژیانی ڕۆژانەیە ڕوئایات. با یەکسەر دەست پێ بکەین. I woke up at 6:30. I woke up at 6:30. ساعت 6:30 لەخەو هەستام. I took a shower, had breakfast and went to work. I took a shower, had breakfast and went to work. I took a shower, خۆم شت, had breakfast, نانی بەیانیم خوارد and went to work. و ڕۆشتم بۆ ئیش. It was a very busy day. ڕۆژێکی زۆر مەشغوڵ بوو. واتە ئەو ڕۆژە زۆر ئیشمان هەبوو. Busy واتە مەشغوڵ یان سەرقاڵ. We had many customers. We had many customers. مشتریمان زۆر هەبوو. Customer واتە مشتری. I couldn't even take lunch break. I couldn't even take lunch break. تەنانەت نەمتوانی کە پشووی نیوەڕۆ وەربگرم. مەبەستەوەی کە ئەوەنە مەشغوڵ بووە نەیتوانیەوە تەنانەت پشووی نیوەڕۆ وەربگرێت و نانی نیوەڕۆش بخوات. I finished work at 5:30. I finished work at 5:30. ساعت 5:30 لە ئیش تەواو بووم. Finish واتە تەواو بێت. Work واتە ئیش. After dinner I watched a movie. After dinner I watched a movie. After dinner دوای نانی ئێوارە I watched a movie. سەیری فیلمێکم کرد. It was very boring. It was very boring. زۆر بێتام بوو. Boring واتە بێتام. ئەو نیە فیلمەکە زۆر بێتام بوو. I didn't like it at all. I didn't like it at all. هیچ حەزم لێی نەبوو. When the movie was about to finish, I spilled my tea on my laptop. When the movie was about to finish, کاتێک کە فیلمەکە خەریک بوو تەواو ئەبوو, I spilled my tea on my laptop. I spilled my tea on my laptop. چاکەم ڕشت بە لاپتۆپەکەمە. Spill واتە ئەیڕژێت دیارە مەبەستەوەیە کە چاکەی بەدەستەوە بووە و ڕژاوە بە لاپتۆپەکەیە. I went to get some tissues to dry the laptop, but it was too late. I went to get some tissues to dry the laptop. ڕۆشتم بۆ ئەوەی کە هەنێک کلێنس بێنم بۆ ئەوەی کە لاپتۆپەکەی پێوشک بکەمەوە, but it was too late. بەڵام زۆر درەنگ بوو. مەبەستەوەیە کە هەتاوەکو من ڕۆشتوم و کلێنسەکەم هێناوە لاپتۆپەکە تێک چوو. Tissue واتە کلێنس, dry واتە وشکی ئەکاتەوە. My laptop stopped working. My laptop stopped working. لاپتۆپەکەم لە ئیش کەوت. I called one of my friends. I called one of my friends. تەلەفۆنم بۆ یەکێک لە ڕەفیقەکانم کرد. He said, وتی, It's not a big deal. You just need to replace the keyboard. It is not a big deal. واتە کێشەیەکی گەورە نییە. Not a big deal واتە not a big problem. It's not a big problem. واتە کێشەیەکی گەورە نییە. You just need to replace the keyboard. تەنها پێویستەکات کە کیبۆردەکەی بگۆڕیت. Replace واتە لە بری شتێکی تر بخەیتە شوێنی. کە لێرە مەبەستەوەیە کە کیبۆردێکی تازەی بۆ بکڕیت و لە شوێنی کیبۆردەکەی خۆی دایبنیتەوە. Replace واتە گۆڕین. بەم شێوەیە ڤیدیۆڕمان کۆتایی هات. ئەگەر سوتان لەم جۆرە ڤیدیۆ وەرگرت لایکی بکەن و بۆ هاوڕێکانتانی بنێرن و لە کۆمنت بابەتی هاوشێوەی ئەمان پێ بڵێن بۆ ئەوەی کە ڤیدیۆیان لەسەر بکەم. تاوەکو ڤیدیۆ داهاتوو خواتان لەگەڵ.